ئەکرەم فەرەج کییە؟ هەر ئەو دادوەرە و بریارە نزیک 11 ساڵ زیندانی کردنی بەسەروی وڵاتیدا پەژراند کۆمەڵباتە وی دەبێژن شیر و حەفازەت دزی بوو لەگەلو ئەو دادوەر دۆزێ دنجی هەر بڤی ئەوایی جددیە کەوا گەرمیانی تێبیراوە ئەو ڕۆژنەمەڤانی کۆبەریا تیرۆرکردناخوا حەفت جاران دۆز تۆمار کردبوو لەسەر لێدان و پۆزشکاندن و بنپێکردنا مافێوی هەر حەفت دۆژی لە دادگەها تاوانێن کەرکوو گەرمیان لەبەر دەستێ ئەکرەم فەرەج بخوا دەبوون تەویوەیەکێ کوکاوە گەرمیانی لەسەر خەمساریە دادگەهێ و حاکم ئەکرەم چەند ڕۆژان لەبەر دادگەهێ ڕازا و گرەف گرت لێ هەیانها حاکم ئەکرەم ئەو هەر حەفت دۆژی تەڤنەگەڕاندیە کەوا گەرمیانی ساڵە 2013 سەبارەت بە ئەکرەم فەرەج نویساندبوو بریار بوو 40 کەس ببن ئالیکاردەرێ دۆزگەرێ گشتی لە گۆری یاسایێژی مەرجێ وەرگرتنا یاسایەناسێن بە ئەندامێ دۆزگەریە گشتی ئەوە کو دوێ ئەو کەسانە هەریکێم 7 ساڵان دووارێ دادوەریەدا کارکردبن لێ حاکم ئەکرەم سەختکاریش بۆ کەسێکی نزیکی خۆ کردیە و ڕۆژێن خزمەتە پارێزەرێکی کۆچەند ساڵان بەریاوەیەکی کۆچا داوی کردبوو ji bo wî kesê nêzîkî xwe hejmartiye. Piştî tîrorkirina kawa germiyanî li dadgeha germiyan, dadwerek bi navê Hakim Hisên bû berpirsê lêkolînê di doza wîna de. Lê berî weyekê ku proseya lêkolînê bi dawî bibe, fişar li ser Hakim Hisên Mihyedîn hat drûstkirin û piştira ji bo Slêmaniyê hata veguhestin û ew doz careke din ket ber destê Ekrem Ferej de. Ekrem Ferej piştira li ser doza tîrorkirina kawa germiyanî بریارە بدارڤەکردنێ بۆ بکوژی وی نادا لێ تو جاری و بتو ئەوایی نەکەس و نەماڵبات و نەش بۆ ڕایا گشتیژی نەهات ئەشکەرەکردن کو کیل پشت تیرۆرکردناوی بوو سەبارەت بە دۆسیا وان شێورمەندێن کۆ بەشداریت ئەنفاڵ دەکردبوون حاکم ئەکرەم فەرەج کۆ ئەو بخوا سەرۆکێ دادگەها کەرکووک گەرمیانە و خەڵکێ وێ ناوچەیە کو قوربانە سەرەکەیە ئەنفالەیە تەوی کۆسەرۆکێ برنترین دەسڵاتە دادوەریە لویسی نۆریژی لێ تو پێنگاو بەر بێ دەستەسەرکردنا وان کەسان ناوێت بەشەکە بەربچاو کۆ 258 مستەشارێ بەشداریت ئەنفاڵێ دەکردنە کەتنە سینۆرێ گەرمیان لێ هەیانها تەنێ دوو کەس هاتنە دەستەسەرکردن ئەو هەردوو مستەشارژی حاکم ئەکرەم ئەو دەستەسەر نەکردنە بەلکی دادوەرەکی دن بناوی هاوژین حامد ئەو دەستەسەرکردن هەر ji ber دەستەسەرکردنا وان هەردوو مستەشارانژی ئەو ژین حامدیش بۆ سینۆرێ ئامێدیە هات دوورخستن و پشترا ji ber ku êrîş li ser hata encamdan hewjîn Hamid çû derveya welat û heya niha jî kes nizane li kîjan welatî dijî. Ji aliyekî din ve beriya 7 salan êrîş li ser radyoya deng lêkelar hata encamdan û ew radyo hata talan kirin. Lê heya niha Hakim Ekrem ku serokê bilindtirîn destlata dadweriyê li wî sînorê ye ew doz tevnegerandiye û ne êrîşker desteserkirine û ne ji bo raya giştî rastiya wê bûyerê heşkere kiriye.